بڕیارە لە 10 ئۆکتۆبەری ئەمساڵ هەڵبژاردننی پێشوەختەی عێراق بەڕێوە بچێت کە 117 حزب و 21 هاوپەیمانی کاندیدیان دەبێت لەو هەڵبژاردنە. ئەندامێکی هاوپەیمانی نەسر دەڵێت ئەو لایەنانەی کە لە سەرەتاوە بانگەشەیان بۆ هەڵبژاردننی پێشوەختە دەکرد لە ئێستادا خۆیان هۆکارن لە پەخستنی هەڵبژاردن. بەداخەوە بەشێک لە لایەنە سیاسیەکان کە پەرۆژبوون بۆ هەڵبژاردننی پێشوەختە ئێستا سست بوون و دوودڵن لە بەشداریکردنی هەڵبژاردن چونکە هەندێک حساباتی سیاسیان هەیە لەوانەیە ئەو ئامانجەیان نەپێکێ کە ئاواتیانە یان سەرکێشیی سیاسیان هەبێت بەڵام ئەمە هیچ چارەیەک نییە بۆیان چونکە بڕیارەکە درا و هەڵبژاردن دەکرێت. لأن القرار قد اتخذ بإجراء الانتخابات. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەڵێت وەکو هاوپەیمانی کوردستانی بەرنامەیەکی تۆکمە و ئامادەکاری باشمان کردووە بۆی جگە لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان لە بەغداش نوێنەرمان هەبێ لە پەرلەمان. ئامادەکاری تەواومان کردووە بۆ هەڵبژاردنەکان چ لە ڕووی تەکنیکیەوە و چ لە ڕووی پێداویستیەکانی کاندید وە لە ڕووی بەرنامەی هەڵبژاردننیشەوە. ڕاستە هەندێک لایەنی سیاسی عێراقی بە تایبەتی کە لە هەمویان دیارتر ڕەوتی سەدرا کە لە هەڵبژاردنەکە کشانەوە بەڵام کۆمیسیۆن وەڵامی ئەوەی داوە کە ئەمە کاریگەری نابێت لەسەر پرۆسەکەی ئەوان کارەکانی خۆیان بەردەوام دەست پێ کردووە و ڕناوەستن بۆ ئەمە. بۆ هەڵبژاردنەکەی ئۆکتۆبەری ئەمساڵ 3249 بربژێر هەیە کە لەو ژمارەیە 951یان ژنە و 789یان سربەخۆن و 959 بربژێری هاوپەیمانیەکان و 1501 کەس لەلایەن حیزبەکانەوە بربژێر کراون بۆ ئەم هەڵبژاردنە. لایەنە سیاسی عێراقیەکان ئاماژە بۆ دەکەن هەر حیزبێک و هاوپەیمانێتیەک بکشێتەوە لە هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق ئەوە نیشانەی شکستی سیاسی و جەماوەریە بەڵام بە بیانی و دیکە ئاشکرای دەکات. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش دەڵێت تا ئێستا هیچ حیزبێک بە فەرمی کشانەوەی خۆی نەگەیاندۆتە کۆمیسیۆن. هەڵبژاردنەکانیش لە کات و سادی خۆیدا بەڕێوە دەچێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.